لەبارەی ئەم بابەتەوە زیاتر گفتوگۆ دەکەم بەڕێز شیلان خەلیل جونەید بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەتی پەروەردە لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. شیلان خان زۆر بەخێر بیت. ڕۆژی خوێندن لە کەمپی ئاوارە و پەنابەرەکاندا چۆنە؟ وڵا ڕەوشی خوێندن سەبارەت بە کەمپی ئاوارەکان و هەروەهاش پەنابەر هەتا ڕادێکی باشە، بەس پێم خۆشە ڕوونکردنەوە کە بدەم. پەنابەر تابعی ئێمەنە یان ئێمە ئیشرافی دەکەن لە وەزارەتی پەروەردە، بەڵام ئاوارەکان لەسەر سەرپەرشتی حکوومەتی فیدراالینە. ڕاستە ئێمە هاوکاری و هەماهەنگی لەگەڵیان دەکەین، بەڵام ئەوەی ئێمە سەرپەرشتی دەکەن تەنیا کەمپی پەنابەری سوورینە ئەوەی لە هەرێمی کوردستان. زۆر باشە، کاتە با منیش ئەوە بپرسم، حکوومەتی هەرێم چەند بایەخ و گرنگی داوە بە ینی بە تایبەت لە بواری خوێندنی پەنابەراندا؟ ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت لە دەستپێکی کابینەی نووە و هەروەهاش بە ڕاستپاردەی بەڕێز جەنابی وەزیری پەروەردە و لەسەر پرینسپڵی مرۆڤایەتی و پێکەوە ژیان و هەروەها کە پرینسپڵی مافی مرۆڤ تایبەت مافی خوێندن بۆ منداڵان، ئێمە منداڵی سووری یان منداڵی پەنابەری سووری یەکسانمان کرد لەگەڵ منداڵی خۆمان، هەمان ماف و امتیازاتیمان پێبەخشیە و دەتوانن ئیستەوەکو هەر منداڵێکی کوردستان لە هەر قوتابخانێکی بچن لەوێ درێژی بە خوێندن بدەن. زۆر باشە. وەزارەتی پەروەردە پلانێکی هەبوو کە سیستمی خوێندنی تێکەڵ بەکاربهێنێت، دواتە پەنابەران لەگەڵ خوێندنی خۆجێی قوتابیانی خۆمان تێکەڵ بکرێن. ئەم پلانە گەیشتە کوێ؟ ئەم پلانەمان جێبەجێمان کردە ئەوە 2 ساڵە و ئێستا بەردەوامە لە وەزارەتی پەروەردە بە نیاسە بە ناوی لە بینی ڕێکخراوەکانش نیاسە بە ناوی ریب واتە سیاسەتی تێکەڵکردنی پەنابەری سووری لەگەڵ منداڵی خۆمان. ئەمە چوو بواری جێبەجێکردن ئەوە 2 ساڵە و ئێستا قوتابیان ئەم ساڵ لە پۆڵی پێنجەمین درێژی بە خوێندندا پێنجەمین زۆر بە ئاسانی دەڕوات، بەڵام ئەوە معنەوەی نییە ئێمە پێویستی بە یارمەتینین لە وەزارەتی پەروەردە چونکو ژمارەیان زۆرە، جگە لەوەش ئەو پەنابەری سووری هاتینەوە گرفتی زمانیان هەبوو، بەشێک لەوان گرفتی چونکو لە شوێنێکی هاتینە تووشی تونند و تژی بووینە، پێویستیان بەهێزی بەهێزکردنی هەیە، هەروەهاش دایک و باوکانش پێویستی بە یارمەتینە. ئەوە هەموو پرۆژەنە و دەبێت ئێمە کار بکەین لەسەری. زۆر باشە. وەکو وەزارەتی پەروەردە چەند قوتابخانەتان لە نێو کەمپەکان کردوێتەوە بۆیان؟ لە ناو کەمپ 56 قوتابخانەمان هەیە، بەڵام ئێمە بەگشتی لە هەرێمی کوردستان ژمارە نێزیکی 1000 قوتابخانە ئێستا بووە. تەنیا بۆ پەنابەران؟ نەخێر، بە تێکەڵ تێکەڵی تەنیا ئەوەی بوو پەنابەر ماینە لە کەم، بەڵام قوتابخانەکەدی تێکەڵ بووینە لەگەڵ منداڵی خۆمان. ژمارەیان چەندە و قوتابیانی کە قوتابی پەنابەرانن بەڵام تێکەڵن بە قوتابیانی خۆمان لە خوێندن؟ ئێستا نێزیک بووینە تقریبان ئیحسائی دقیق 47778 قوتابینە، بەڵام احتیمالە زانی ڕۆژ بە ڕۆژێ قوتابی زیاتر پەیوەندی بە قوتابخانە دەکەنوەدی تقریبان ئێستا نێزیکی 50000 بووینە. زۆر باشە، ژمارەیەکی زۆرە. شیلان خان چۆن میلاک بۆ ئەو قوتابخانانە دابینەکەن؟ وڵا حکوومەتی هەرێمی کوردستان وزارەتی پەروەردە ئێمە چ بەوانە بێژی چ بەگیرێ بەس بۆیان تەرخانمان کردیە، جگە لەوەش یعنی دیسان حکوومەتی هەرێم زۆر کار ئاسانی کردیە حتا بۆ پەنابەری سووری کە ببنە مامۆستا لەو قوتابخانە ئەگەر بەڵگەی پێویستیان هەبتن و وەکو پیشەی مامۆستایی بێ. هەمویان مامۆستاکان پەنابەرانن یاخود مامۆستایانی هەرێمی کوردستانیشی تێدایە؟ تێکەڵن بەبێ پێویستی قوتابخانە. زۆر باشە. هیچ بودجەیەک لەلایەن وەزارەتی پەروەردەوە تەرخان کراوە بۆ قوتابخانەی کەمپەکان؟ کە بە قوتابخانەی کەمپەکان بە تایبەت نەخێر وەکو من گوتی، چونکە ئێمە سیاسەتی تێکەڵکردنی پەنابەر بەکاردێنین، واتە هەموو قوتابخانەی کوردستان ئێستا بووینە بەشێک لەو پرۆژە. بەڵام حکوومەتی هەرێم بودجەکی زۆر تەرخان کردیە بۆ کڕینی کەلوپەل، جگە لەوەش بودجەکی زۆر گەورەمان پێویستە مانگانە بوو کرێوانە بێش، تایبەت ئەوەی لە کەمپش ینی هەندێک کەمپمان هەیە دوورن لە سەنتەری شار، واتە دەبێت هەندێک کار ئاسانی بوو وانە بێش هاتوچووی وانە بێش ئەوە هەموو بێتە بەرچاوەرگرتن. زۆر باشە. چی ڕێگر و بربەستە لە بەردەم کارکردنی ئێوە لە نێو کەمپەکان وەکو وەزارەتی پەروەردە؟ وڵاهی ئێمە هەوڵ دەدەین هیچ گرفتێکی جێنەهێڵین، بەڵام جەنابەت ئاگاداری یعنی ئێمە لە قوتابخانەی خۆمان کێمی بنایە کێشەمان هەیە، جگە لەوەش ژمارەی زۆر لە قوتابی لە ناوپۆر
هەروەها پەیڕەوکردنی ئەم سیاسەتە باری وزارەتی پەروەردە قورستر کرد واتە ئێمە پێویستیمان بە بینایە پێویستیمان بە کەلوپەلە پێویستیمان بە ڕاهێنانی مامۆستایە پێویستیمان بە زیاتر چاپکردنی کتابە ئەمە دەبێت منەظەماتی نیو دەوڵەتی هاوکاری وزارەتی پەروەردە ئەوان هاوکارتان نین ئەم مەرکەتەنیا ئێستا هاوکاریمان دەکەنەوە بەڵام پێویستە زیاتر ببێت ئەو هاوکاریەکانیان لە چه ئاستێکدا جاران لەسەر ئاستی دابینکردنی چەند ژوورێکی بۆ قوتابخانە زیادکردنی ژوور بۆ قوتابخانە دابینکردنی کەلوپەل یان کردنی خۆڵی بەهێزکردن بۆ قوتابیان یان خۆڵی پێدەڵێن سوشیال وەرک دەرونی بوو دایک و باوکان بەڵام ئێمە پێویستی بە هاوکاری زیادە تایبەت دەبێت لێرە ئاماژە بەوە بکەین کە ئەو هەنگاوای حکوومەتی هەرێم چوویە پێش سەبارەت بە سیاسەتی تێکەڵکردنی ئەمە لە لاو ناوچە ئێمە تەنیا ئەو بریارەماندایە یعنی ئەم وڵاتی عەرەبی هەمویان ئوردنە حتا مەغرب پەنابەری سووری لێە سیاستیان پەیڕەو کردیە کە جیا کردینە لە کۆمەلگا مافیان نییە تێکەڵ ببن لە کۆمەلگا یان مافیان نییە دەلیڤەی کار بۆیان دابین بکەن یان مافی مناڵیان نییە بچنە لە قوتابخانێکی بخینە ئێمە تەنیا هەرێمین لەو ناوچە کە ئێمە ئەو بریارەماندایە وەکم گوتی ئەوەش دێتەوە لە سەرکردەی کورد کە ئیمانیان بە پێکەوە ژیان هەیە هاتیەوە لە ئیمانی حکوومەتی هەرێم بە پرینسپلی دابینکردنی مافی خوێندن بوو هەر منداڵەکەی و ئەوە ئەرگێکی و بارقورسیە بۆ وزارەتی پەروەردە بەڵام ئێمە پێگیرین و بەردەوام دەبین دەستان خۆش بێ هەر بەردەوام بن بەڕێز شیلان خەلیل جونێت بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەتی پەروەردە زۆر بەخێر بێت دەست خۆش